چاوپێکردنێک لەگەڵ کاک عومەر محەممەد ئیسماعیل بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیەکە کە بەخێر بێ بۆ ستۆدیۆی کوردستان 24. کاک عومەر لەم پێشانگایە و بە تایبەتی لە کاتی کردنەوەی پێشانگاکەیە ڕێزا سەرۆکی حکوومەت سەردانی بەشەکانی کردووە بزانم شوێنی ئێوەش لە ناو پێشانگاکەیەکێک گرنگترین ئەو بابەتانەی کە گفتوگۆ و بۆ مایە و توێش لە نێوان بەڕێزیان و ئێوەدا چی بوو؟ سەرۆکی حکوومەت زۆر بەسپاسەوە بۆ ڕێکخراانی ئیڤنتە و سەرۆکی حکوومەت خۆی ئیفتاحی ئەو پێشەنگای کرد و سەردانی بوتەکەی ئێمەی کرد و لەوێدا پرسیاندێک ڕاستی پرسیاری زۆر گرنگی ئاماژە پێدا. یەک لەوانە پرسیاری ئەوەی کرد کاتێک ئێمە کە وەکو شەبکەیەکی تەوزیعی گەورە لە عێراق کە مەقەڕەکەی لە هەولێرە پرسیاری ئەوەی کردکەوە ئایا ئێوە وەکو کۆمپانیا لە نەقلی مەواد لە بینی کوردستان و محافزەکانی عێراق کێشەتان بۆ دروست دەکەن؟ لە ڕاستیدا منیش وتم بەڵێ بەداخەوە یعنی ئێمە کاتێک کە ئەو مادانەی لە کوردستان تەسجیل دەکەین بەغدا ئاعترافی پێ ناکە و دووبارە داوا لە ئێمە دەکەکەوە ئێمە دەست پێ بکەین با تەسجیلکردنی لە بەغداش، بەڵام بە پێچەوانەوە بەغدا کاتێک کە لە بەغدا مادە تەسجیل دەکەی لە ئێمەوەیەکی بەغدا کوردستان ئاعترافی پێ دەکا. بۆیە بەڕاستی ئەم کێشەیە لە کێکەوە سەری هەڵداوە؟ ئەم کێشەیە خۆی هەل لە بیدایەتەوە لە یعنی پاسای ڕابردوو دەستی پێکردووە و ئێستا بە تەواوەتی قەتعیان کرد. هیچ هەنگاوێک بۆ چارەسەرکردنی نەنراوە ئەندەی تۆ ئاگاداربی ینی لەلایەن هەردوو حکوومەتەوە هەم لە حکوومەتی فیدرالی هەم لە حکوومەتی هەرێم خۆی هەوڵ دراوە بەڵام لەسەر ئاستێکی باڵان نەبووە. خۆی سەرۆکی حکوومەتیش کە پرسیاری ئەوەی کرد وا پێچووکە ئاگای لە کێشەکە بێ بەڵام پێویستی بەوە هەیە هەماهەنگی زیاتر بکرێت لەسەر ئاستی باڵا لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی و لەسەر ئاسێکی باڵاتر بەڕاستی بچەند بەست لەوەی کە لە باڵا بێ دیارە یعنی وەلەو ئێرە پێشانگایەکی زانستی وانێ بەڵام بێگومان هەمیشە بازرگانی و سیاست دوو لای یەک بڵین دوو باڵی یەک باڵ قوربانینەوە وانە بە ئاوهای ناو لێ بنین ینی بە بڕیارێکی سیاسی یان وەقعێکی بەقوتری پێویستە بۆ کاتی گفتوگۆکان لەگەڵ بۆ چارەسەرکردنەکە. خۆی مەوزوعەکە بابەتی سیاسی تێدا لەبەرەوەی لە کوردستان ئەو ڕکوارمنتانی داوا دەکرێت تەوفیر دەکەێت لە مەواد نفسی ڕکوارمنتە لە بەغدا ئەوانە داوا دەکرێت. ئێمە لە یەک وڵات داین ینی وڵاتێکی کە فیدرالیە بۆیە بەڕاستی پێی بابەتی سیاسی هاتوتە ناو مەوزوعەکەەوە پێویستی بەوەی لەسەر ئاستێکی باڵای سیاسی ئەو کێشەیە حل بکرێت بۆ ئەوەی ئاسانکاری بۆ بازرگانانی کورد لێرە بکرێت بتوانێت مواد بە ئاسانی بنێتە بەغدا. خۆتە زانیم حافزاتی زۆرەیە ئێمە هەمووی لێ بێبەشین بەڕاستی. لە ڕووی هەندێک جار لە بازاردا بە تایبەتی کە ئێوەی کۆمپانیەکان جاری وا هەیە لە ڕووی چەند ئایتمێکەوە لە ڕووی چەند دەرمانێکەوە هاوڵاتیان کێشیان بۆ دروست دەبێت ناتوانن بگەنێ ئێوە چۆن هەماهەنگیدان هەیە لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ حکوومەتی هەرێم چۆن دەتوانن لەو دابینکردنی مادانە کۆمپانیەکان هاوبەش بن بەشدار بن چۆن ئەوە کێشانە چارەسەر دەکەن؟ خۆی لە نەقسی دەرمان تاڕادێک یعنی حکوومەتی هەرێم ئێستا بەڕاستی هاتووتە سەرخەت و لە زۆربەی هەموو وڵاتە پێشکەوتەکانی ژوایە کەوا دەرمانێک پێویست دەبێت بۆ هاوڵاتی دەبێت بەسەریعی بێت بەسەریعی بگات عەرقەلەی تەسجیلی نییە شیڕائی مباشەری پێدەرێن. ئەو شیڕائی مباشەرە لە زۆربەی وڵاتەکان ئەوە هەیە و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەو شێوەیە کاتێک کە مادەک پێویست دەبێت شیڕائی مباشەری بۆ دەکرێت ئاسانکاری تەسجیلی زیاتری بۆ دەکرێت بۆی بەزووترین کات بگاتە دەستی هاوڵاتیان. ئێوە تا ڕادەیەک لەم بابەتەیە کێشەتان نیە و هاوکاربوون لە وەکو نەخێر بەڕاستی کێشەمان نی لەبەرەوەی هاوکار بووینەوە ئەو مۆزوعاش یعنی زۆر بە گرنگ تا ومەرگەر بە کورتی پێمان بڵێیت تازەگەریەکەی کە لەم پێشانگایە دەتانەوێت پیشانی بدەن لە ڕووی پێداویستیەکانەوە یان لە ڕووی شێوازی دروستکردنی دەرمانەکانەوە گەر بە کورتی؟ وەڵڵاهی ئەوەی کە ئەوەی بەڕاستی یعنی پێشەنگایە چوە گرینگە لە ئەوەی بتوان شەریکاتەکان یەکتریش بناسن ئەوەش گرینگە لە ئەوەی بتوانین بەیەکەوە دامی حکوومەت بکەین و دامی حکوومەتی هەرێم بکەین بۆ ئەوی کەرتی دەرمان بەرەو پێش بن چکە کەرتی دەرمان بەتەنێ نە بە حکوومەت دەکرێت نە بە پرایڤێت سەکتەر دەبێت هەردوو لە هەماهەنگی هەبێت بۆی کەرتی دەرمان بەرەو پێش بن. جا و ماڕزان زۆر بەڕاستی
عمر محەممەد ئیسماعیل بەڕێبەری جێگەجێکاری کۆمپانیای کەوکە بۆ سپاس. دابینکردنی دەرمان زۆر سپاس کە بەشدار سپاس